سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کات و هەموو کاتێکی ژیانتان باش لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەرلەبانی ڕۆژی شەممە 4 مانگی سەرماوەست سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی کۆمەڵێک لە ژنانی ئازادی خوازی سنە لەسەر مەزاری ڕامین فاتحی، بەڕێوەچوونی مەراسمی ساڵڕۆژی گیانبەختکردنی کاروان قادر شوکری لە پیرانشار، ماڵاوایی لە ژیانی کرێکار و تێکۆشەرێکی کۆمەڵە لە دەماوەند، ناڕوونی چارەنووسی 4 بەندکراو لە زیندانی ورمێ، یان لە دەستانی پەنابەرێکی کورد لە سنووری بلاڕووس، قوربانی بوونی چەند پەنابەری ئەفغانستانی لە ڕووداوێکی هاتوچۆ لە خاش و مانگرتنی ئیتحادیە کرێکاریەکانی ئوروپا دژ بە شرکەتی ئامازۆن. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی کۆمەڵێک لە ژنانی ئازادی خوازی سنە لەسەر مەزاری ڕامین فاتحی بەپێی هەواڵی یەشت و ڕۆژی هەینی 3 مانگی سەرماوەست. کۆمەڵێک لە ژنانی ئازادی خوازی سنە بە کۆبوونەوە لەسەر مەزاری هەمیشە زیندوو ڕامین فاتحی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێکردەوە. ڕامین فاتحی 19 ڕەزبەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ڕۆژی 29 ڕەزبەری هەمان ساڵ لەژێر ئەشکەنجەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی هەینی کۆمەڵێک لە ژنان و کچانی ئازادی خوازی سنە بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە وێڕای ڕێزگرتن لە یاد و فیداکاریەکانی بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پەرشانازی بن. بەڕێوەچوونی مەراسمی ساڵڕۆژی گیانبەختکردنی کاروان قادر شوکری لە پیرانشار، ڕۆژی هەینی 3 مانگی سەرماوەست بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی پیرانشار لەسەر گڵکۆی هەمیشە زیندوو کاروان قادر شوکری کۆبوونەوە و یادیان بەرز نرخاند. کاروان قادر شوکری ڕۆژی 28 خەزەڵوەری 1401 لە کاتی ناڕزایەتیەکانی پیرانشار بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. بنەماڵەیەوە هەمیشە زیندووە بەهۆی هەڕەشە و گوشارەکانی حکوومەت ناچار بوون چەند ڕۆژ دواتر مەراسمی ساڵڕۆژی گیانبەختکردنی بۆ بگرن. ڕۆژی هەینی بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی ئەو شارە لەسەر مەزاری ناوبراودا کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەرەکانی کرد. ماڵاوایی لە ژیانی کرێکار و تێکۆشەرێکی کۆمەڵە لە دەماوەند، بەداخەوە ئاگادارکراین کە ڕۆژی پێنجشەممە 2 سەرماوەزی 1402 هاوڕێت تەوفیق مستەفایی لە تێکۆشەرانی خۆشناو و لایەنگری کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران کە لە شاری دەماوەند سەرقاڵی کرێکاری بوو لە کاتی کارکردندا تووشی جەڵتەی دڵ بووە و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کردووە. هاوڕێت تەوفیق لە تێکۆشەرانی دڵسۆز و چالاکێکی بەورە بۆ بەرگری لە ئامانجەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران و سۆسیالیسم بوو. گیان لە دەستانی لە ناکاوی ئەو مرۆڤە دڵسۆزە کۆمەلگای کرێکاری ئێران و کوردستانی تووشی شۆک کرد. تەرمیە و چالاکە کرێکاریە ڕۆژی هەینی بە بەشداری بەرینی کەسوکار و دۆستانی لە گوندی ئەوی هەنگ لە ناوچەی ژاوەڕۆی سنە بە خاک سپێردرا. لە ناخی دڵەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی هاوڕێت تەوفیق مستەفایی و دۆستان و دانیشتوانی گوندی ئەوی هەنگ دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی عزیزی بەرز و بەڕێز بێت. ناڕوونی چارەنووسی 4 بەندکراو لە زیندانی ورمێ. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، چارەنووسی 4 هاوڵاتی دەست بەسەرکراو بناوەکانی سعدی موزبگیر، قازی نامی، کەماڵ عوسمانیان و جەلال مکەڕام خەڵکی ورمێ وێڕای تێپەڕبوونی 2 مانگ بەسەرکاتی بەندکرانیان بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی زانیاریەکان، سعدی موزبگیر و کەماڵ عوسمانیان خەڵکی گەڕەکی دیزەجی سیاوەش لە شاری ورمێ، قازی نامی دانیشتووی گەڕەکی کوشتارگای ورمێ و جەلال مکەڕەم خەڵکی گوندی ئەنبی ڕۆژی 29 خەرمانانی 1402 بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سوپا گوازراونەتەوە. جێگەی ئاماژەیە کە هێشتا هۆکاری بەندکرانی ئەو 4 هاوڵاتیە ڕوون نەکراوە، بەڵام لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. یان لە دەستانی پەنابەرێکی کورد لە سنووری بلاڕووس. لە ڕۆژانی ڕابردوودا تەرمی پەنابەرێکی
خەڵکی سەرپۆلی زەهاو بە ناوی ئیسماعیل دارابی لە سنووری نێوان بێلاڕووس و لەهستان دۆزرایەوە. لا یەک مانگی ڕابردوودا بەلانی کەم 3 شارۆمەندی کورد بەهۆی سەرما بردوویەوە لە سنووری نێوان بێلاڕووس و لەهستان گیانیان لەدەستاوە. چالاکانی مافی مرۆڤ داوا لە خەڵکی کوردستان دەکەن بە هیچ شێوەیەک ڕێگەی کۆچبەری لە سنووری بێلاڕووس بە تایبەت لە وەرزی زستاندا نەگرنەبەر و متمانە بە قاچاغبەرەکان نەکەن. خۆپیشاندانی خەڵکی ئازادی خوازی بەلوچ لە زاهیدان. ڕۆژی هەینی سەی مانگی سەرماوەس خەڵکی ئازادی خوازی بەلوچ بە پێی ڕواڵی هەر هەفتە دژ بە کۆماری ئیسلامی ڕژانە سەرشەقام و ڕێپێوانی بێدەنگیان بەڕێوەبرد. بە پێی راپۆرتەکان وێڕای سەپاندنی کەشوهەوای ئەمنیەتی بەسەر شاری زاهیداندا هەزاران شارۆمەندی بەلوچ بە بەدەستەوەگرتنی پلاکارد بەشداری ڕێپێوانی بێدەنگی بوون و بەو شێوەیە درێژیان بە ناڕەزایەتیەکانیان دژ بە حکوومەتدا. پێکهێنانی زنجیرەی ئینسانی لە دەوروبەری زایندەرود. ڕۆژی هەینی سەی مانگی سەرماوەس کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی شاری ئیسفەهان زنجیرەی ئینسانیان لە دەوروبەری چۆمی زایندەرود ساز کرد. بە پێی راپۆرتەکان سەدان کەس بە بەدەستەوەگرتنی پلاکارد خوازیاری بایەختان بە چۆمی زایندەرود و ڕێگریکردن لە گواستنەوەی ئاوی ئەو ڕووبارە بۆ ناوچەکانی دیکە بوون. شانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا کرانەوەی ئاوی زایندەرود جەوێکی خۆشی بە شاری ئیسفەهان بەخشیوە و خەڵک ژیانی خۆیان بەو ڕووبارەوە پێناسە دەکەن. ناڕەزایەتی خەڵکی ئاهواز دژ بە سەفەری جێگری سەرۆک کۆمار بۆ ئەو شارە. ڕۆژی پێنجشەممە دوی مانگی سەرماوەز محەممەد مۆخبر جێگری ئیبراهیم ڕەیسی سەردانی پارێزگای خوزستانی کرد و لە شاری ئاهواز ڕوبەڕووی ناڕەزایەتی بەرینی خەڵک بووە. بەپێی ئەو ڤیددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە پاشگەیشتنی محەممەد مخبر خەڵکانێکی زۆر لە بەردەمیدا کۆبوونەوە و بە دروشمی بێشەڕەف پێشوازیان لێکرد. ناڕەزایەتیەکان تا ئەو ئاستە بوو کە پارێزەرەکانی تەقەی هەواییان بەسەر خەڵکدا کرد. لە ڕۆژانی ڕابردوودا بارینی باران و هاتنی لافا و زیانێکی زۆری بە خەڵک گەیاند بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ هەنگاوێکیان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هەڵنەگرت. یان لە دەستانی 5 ئەندامی بنەماڵەیەک بەهۆی گازگرتووی لە زاهیدان. ڕۆژی هەینی سەی مانگی سەرماوەز 5 ئەندامی بنەماڵەیەکی بەلوچ لە شاری زاهیدان بەهۆی گازگرتوویەوە گیانە لەدەستا. بە پێی راپۆرتەکان ناسناوی قوربانیەکان هێشتا ڕوون نەکراوە بەڵام لەو ڕووداوە دڵتەزێنەدا دایک و باوک و 3 منداڵ بەهۆی گازگرتوویەوە گیانە لەدەستاوە. نەبوونی مەنی لە ماڵان دابین نەکردنی ئیمکانات لەلایەن حکوومەتەوە بەرهەمهێنانی ئامێری گەرمکەرەوەی نائیستاندارد و ڕەچاو نەکردنی ڕێنەماییەکان سەرەکی ترین هۆکارەکانی گازگرتووی هاوڵاتیانە لە ئێران. قوربانی بوونی چەند پەنابەری ئەفغانستانی لە ڕووداوێکی هاتوچۆ لە خاش. ڕۆژی هەینی سەی مانگی سەرماوەس بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمۆبیلی هەڵگری پەنابەرانی ئەفغانستانی لە مەحوەری خاش بۆ زاهیدان 14 شارۆمەندی ئەفغانستانی کوژرا و بریندار بوون. بە پێی زانیاریەکان هێزەکانی یەگانی مێرسادی ڕژیم لە مەحوەری خاش بۆ زاهیدان بە دوای ئۆتۆمۆبیلی هەڵگری پەنابەرانی ئەفغانستانی کەوتون و بوونەتە هۆی وەرگەڕانی ئۆتۆمۆبیلەکە. لەو ڕووداوەدا 14 پەنابەر کوژرا و بریندار بوون کە باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. سەپاندنی سزای زیندان بەسەر حەمید ڕەزا نەجەفی لە عێراق. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ دەستگای قەزایی ڕژیم سزای 8 مانگ زیندان و جەریمەی ماڵی بەسەر چالاکێکی ئابووری و مەدەنی خەڵکی عێراق بە ناوی حەمید ڕەزا نەجەفیدا سەپاندووە. حەمید ڕەزا نەجەفی لەو چالاکە ئابووریانەیە کە پیشەی بۆ 6 کرێکاری کەم داهات ساز کرد بوو. لە شۆڕشی ژیناژ سەرکوتگەریەکانی حکوومەتی شەرمزار و پشتیوانی لا خۆپیشاندەران کردبوو. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی عێراقەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و هاندانی خەڵک بۆ تند و تیژی بە 3 ساڵ و نیو زیندان مەحکوم کرا بەڵام ئەو حکومە لە دادگای پێداچوونەوەی عێراق بۆ 8 مانگ زیندانی تەعزیری و جەریمەی ماڵی گۆڕدراوە. دوا هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی ئیتحادیە کرێکاریەکانی ئوروپا دژ بە شرکەتی ئامازۆن. ڕۆژی هەینی سەی مانگی سەرماوەست
اتحادیە کرێکاریەکانی یەکێتی ئوروپا دژ بە شرکەتی ئامازۆن مانگرتیان ڕاگەیاند و بە هەزاران کرێکار بەشداری ئەو چالاکیە بوون. لەگەڵ نزیکبوونەوە بە جێژنی سەری ساڵی زاینی کریسمەس، شرکەتی ئامازۆن کە پێشینەیەکی دوور و درێژی لە چەوسانەوەی کرێکاران هەیە، بانگەوازی فرۆشی کەلوپەلەکانی بە نرخێکی گونجاو داوە لە حاڵێکدا ڕێژەی حەقدەستی کرێکارانی زیاد نەکردووە و هیچ مەزایایەکی بۆیان لە بەرچاو نەگرتووە. ڕۆژی هەینی ملیێنان ئەندامی اتحادیە کرێکارەکانی ئاڵمان، فەڕەنسا، بریتانیا و ئیتالیا پەیوەست بە مانگرتنی 24 ساعتە بوون و داوایان کرد حەقدەستەکانیان بۆ زیاد بکرێت. بەڵێبینەرانی ئازیز، گەشتیاڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆڵ.